هەر لە دەستپێکی خولی خوار 21 ساڵانی عێراق هەولێر لە دهۆکی بردەوە. لە دەستپێکی یاریەکانی خولی خوار 21 ساڵانی تۆپی پێ عێراق و لە کۆمەڵی باکوور هەولێر لەسەر یاریگای دووەمی میوانداری دهۆچی کرد. هەولێری خاوەن ماڵ هەرزوو گورزی خۆی وەشاند و دوای تێپەڕبوونی تەنها 30 چرکە موعەید سەفا گۆڵ یەکەمی تۆمار کرد. دوای ئەم گۆڵە یارزانانی تیپی خوار 21 ساڵانی هەولێر پاشەکشەیان کرد و دهۆکیەکانیش بە ئامانجی گەڕانەوە بۆ کەشی یاریەکە دەستیان بە فشارەکانیان کرد. هەڵۆکانی چیاکان لە 4 دەرفەتی ڕاستەقینە تەواو مەترسیدار دەرکەوتن و نزیک بوون لەوەی گۆڵی هەولێر بەهەژێنن، بەڵام تێیدا سەرکەوتوو نەبوون. نیوە یەکەم بە پێشکەوتنی هەولێر کۆتایی هات. لا نیوەی دۆم ئاستی هەردوو تیپ دابەزینی بەخۆیەوە بینی. دهۆک بە دوای گۆڵ یەکسانی و وێڵ بوو، هەوڵیشی بۆ دەدا. یارزانانی تیپی سێبەری هەولێریش دوای لە دەستدانی دەرفەتێکی ئاسان لە ڕێگای محەممەد سەلام لە خولەکی 85 گۆڵی دووەمیشیان زیاد کرد. یاریەکەش هەر بەم ئەنجامە کۆتایی هات. سوپاس بۆ خوای گەورەتوانیمان سێ خاڵی زێڕن بەدەستبێنین. بەخۆ دەزانی کاک حوسێن ئەمە وەکو هەموو تیپەکانی تر زۆر ئامادەکاریمان نەکرد بۆ ئەو خولە، بەس پاڵپشت بە چەندین یاریزانی بە ئەزمون و چەندین یاریزانی ئەستێرەی شاری هەولێر توانیمان ئەم یاریە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی ببێنین. بەخۆشتان دەزان هەموو یەکەم یاری خول یاریەکی ئەستەما، لەبەرەوەی دەتوانم بڵێم هەر کەسێک بیباتەوە دەکەوتە سەر ڕێچکەی سەرکەوتن. ئێمەش سوپاس بە خوا بردمانەوە، ئینشاءالله ئەو ڕێچکەی سەرکەوتنە بەردەوام دەبێت. ئەس خۆت بێژم ڕایا منە شخصی از خوش پیکاتی خو گله که راضی باشه یا تو که یعنی بس مثلا 9 دقیقه مسيطر بون اگر تو ساعه لعب ساعه فرصه ما گله فتر بون هو کاری شکستنا ما بس مثلا ابو طبقه مفاجئ دقیقه اول وقتی گل سرتل بتن اشین بس مثلا معادله همي بدل بتن اوا بو هو کاری مازن بس سرندرا فريق ما يعني هر دو شوط اشین بس مثلا حتى بس مثلا دقیقه نوتيجي محاولات كرام جول بكين توفيق قال جراش خودي باش ما برك فريق ما موافق نبو فريق هوليري موافق بو ان شاء الله بو لعبت بيت امشين وخلت يدخو بتاكي شين چاره كاين ان شاء الله لعبت الفريق ما باشتر بدن بەم شێوەیە لە کۆمەڵی باکووری خولەکە هەولێر هاوشێوەی نەورۆز و مووسڵ بووە خاوەنی سێ خاڵ. هەولێر لە یاری دووەمی دەبێتە میوانی زاخۆ، دهۆکیش پێشوازی لە پێشمەرگەی سلێمانی دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.